گروپێکی ناڕازی بە ناوی سەکۆی بەرهەڵستی لە ناویەکێتی دامەزرا. دوای 9 ساڵ لە جینۆسایدکردنی هێشتا بە سەدان کچوژنی یەزیدی بێسەر و شوێنن. وڵاتی چین چارەسەرێکی دانا بۆ ئەو کەسانوی ئاڵوودەی موبایل بوون. لاتی وەرنیوزۆ سڵاوتان لێبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. گروپێکی ناڕازی لە ناویەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا. ئەگەرچی لە ئێستادا هیچ کەسێک لەو گروپەدا دیار نییە، بەڵام یەکەمین بەیان نامەی خۆیان بڵاو کردوتەوە دەڵێن ڕەشبینی بیری زۆربەی خەڵکی داگرتووە. ئاماژەش بەوە دەکەن کە سیاسەت یابووری حکوومەتی هەرێم لە کوردستان و تورکیا و عێراق شکاوە. هەروەها بەغداد تەوقی تایبگەری لە گردنی هەرێم توند کردووە. چاوەڕوان دەکرێت دوای شکست یابووری لە ڕووی سیاسی و یاسایی و ئەمنیشەوە فشارەکانی بەغداد زیاد بکرێت. دەژڵێن هەرێم تا دێت متمانەی لە ناو پشتیوانەکان بچووک و لاواز دەبێت. هەروەها ئەو گروپە لەسەر یەکێتی دەڵێن یەکێتی لە بەردەم چەندین ڕێی هاتوون هاتایە، یان پێویستە تێکۆشە ڕاستەقینەکان بەرهەڵستی لە یەکێتی بکەن، یاخود بە دڵی ئەم مەکتەب سیاسی ئێستا بێ بەرهەڵستی دانیشن هەتا یەکێتی بە یەکجارەکی هەڵەدێرن. ئەم گروپە ناڕازیە لە کۆتایی بەیاننامەکەشیاندا دەڵێن ئیتر بۆ پێشەوە بەرەو ڕزگارکردنی یەکێتی و نەمری بۆ شەهیدان. ئەمڕۆ 9 ساڵ تێدەپەڕێت بەسەر جینۆسایدکردنی کوردان یەزیدی کە بەدەستی چەکدارانی داعش ئەنجام درا. لەو ڕۆژەدا چەکدارانی داعش هێرشیان کردە سەر شنگال و داگیریان کرد. سەدان کوردی یەزیدیان شەهید کرد و ژن و کچانیان ڕفاند و نەهۆی ئاوارەبوونی هەزاران کەس. لە دوای ئەو کارەساتە گەورەیە پەرلەمانی کوردستان بە کۆی جەنگ 12 گەلاوێش یان 3 ئابی وەکو ڕۆژی کۆمەڵکوژی کوردانی یەزیدی ناساندووە. لە هەنگاوێکی نوێدا وڵاتی چین بەکارهێنانی ئینتەرنێت فلتەر دەکات. بەوانەی تەمەنیان لە خوار 8 ساڵەوەیە، لە کاتژمێر 10 شەو تاوەکو 6 بەیانی بەکارهێنانی ئینتەرنێت بۆیان قەدەغەیە. سیستەمەکە وارەخراوە کە بۆ منداڵانی خوار 8 ساڵ دەتوانن تەنها 40 خولەک لە ڕۆژێکدا ئینتەرنێت بەکاربهێنن. ئەوەش لە پێناوەوەی لی فێر ببن و لی دانەبڕێن. بۆ هەرزەکارانی 16 و 17 ساڵانیش تەنها 2 کاتژمێر ڕێگەیان پێدەدرێت بەکاری بهێنن. ئۆتۆماتیکیەن خۆی هەڵەکان قوفڵ دەکرێن. ئیدارەی وڵاتی چین بۆ بەڕێوەبردنی ئەلکترۆنی ئەم ڕێکارانەی بۆ یەگرتوتە بەر تا منداڵان و گەنجان بپارێزن لە ئینتەرنێت. ترسیان لە تەکنەلۆژیا هەیە سەرمای مرۆیی و دەستی کار لە وڵاتە لەناو ببات. وڵاتی چین ساڵی 2021 دەرکەوتنی گۆرانی بێژی ڕاپ و پۆپی چینی و کۆری قەدەغە کردو. لەگەڵیشیدا ڕێگە بە دەرکەوتنی هاوڕەگەز بازان نادات. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی خۆش.